من هاوژن عمر ساڵی 1970 بزەبەتی 11 ئازار لەدایک بووم لە شاری سلێمانی کە ئێستا گەڕێکی شەمحەدی نەتیان لە گەڕێکێکی نزیکی ئێرە کە کارەباکەی پێڵێن و بەپێی تەسکەرەش بە ڕسمی محەلی ڕزگاری پێ دەڵێن و تەمەنی مناڵیم بەڕاستی هەر لە منتیقانە بەسەر بردووە بە تایبەتی تا نزیکی ساڵی 96 کە ئێمە هاتینە گەڕێکی شەمحەدین. ئێستا خوێندکاری ماستەرم لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانستی ئیسلامیەکان بەشی بنەماکانی ئاین. ئیتر بزانین لەم قۆناغی داهاتووە چۆن نەتوانین درێژە بە خوێندن بین و سوپاس بۆخوا بە درێژایی تەمەنی ژیانیشم لە مەجای سیاست لە مەجای ئەلام و لە مەجای فکر و ڕۆشنبیریشە ئیشی جدیمان کردووە و خۆمان بە پیاوی پرۆژە زانیوە، یعنی هەوڵمان داوەگەر 5 دقیقەمان هەبێت بەکاری بێنین بۆ ئەو پرۆژەی کە دەتوانین لە ماوەی 5 دقیقەیە ئەنجامی بدەیت. سوپاس بۆخوا ئێستا متمانەی حیزب ماوەرگرتووە کە نوێنەراتی و حیزبە بکەین و پاڵیوراوی بین بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە لە 30 ئەیلول بەڕێوە بچێەوە پاڵیوراوی ژمارە 5شین پەیمانمان داوە کە خزمەت بە پرۆژەی ئیسلامیش دەکەین بۆ ئێمە لە ئێستادا خزمەتکردن لە پرۆژەی ئیسلامیە خزمەتکردنە لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە بە هەموو کایەکانیەوە ئێمە بتوانین ئەم حیزبە بەرینە پێشەوە لە ڕێ ئەم حیزبە شۆکاری ئیسلامی پەرە پێ بدەین. ئێستاش براتان بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستانە دەستگای هەڵبژاردننی کۆمەڵ دەبن بەڕێوە کە دەستگایەکی میهەنی پیشەییەوە ئەتوانین بڵێن و کۆمیسیۆنی کۆمەڵ وایە دەتوانین ئێستا بڕۆین وردەکاری شوێنەکە و چۆنێتی ئیشەکان پێکەوە ببینین و ببیستین. تۆ ناتوانی لە یەک حاڵەتە هەم ئەم دەسەڵاتە گەندەڵە بە سەبەبکاری نەهامەتیەکانی خۆ بزانی لە هەمان حاڵەتی شابتێ نەچی بۆ بەشداری لە دەنگدان بەنای ئەوەی بێئومێدی و هیچ ناکرێت کەواتە تۆ دوشتی دژوار دوشتی نەقیزت لە یەک حاڵەتا کۆ کردوێتەوە. ئەمە هەر لە ساناترین بیرکردنەوەی عقلی تۆ ناتوانانی ئەم بڕیارە بەڕاز بزانی. بۆیە ئێمە کە دەڵێن ئەم گۆڕانکاریە دەبێت سەرتاسەری بێوە ڕیشەیی بێ بە تەنها ئەرکی لایەنێک نییە و لایەنێکی تر ئەوە نەکا. بۆیە خەڵک زۆر پێویستە بەشداری بکە. ڕاستە ئێمە دەڵێن تەزویرەکرێ هیچ کات نەمان و تۆ تەزویر ناکرێ بە تایبەتی شتا ئەو دقیقەی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی لە ئارا دەبێت لە هەرێمی کوردستان. بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر تەزویرێ هاوشێوەی تەزویرەکانی ساڵی 2005 و 9 و 10 و 13 و 14 بێ کە ئێمە سەرباری و تەزویرەش 150,000 دەنگمانە هێنا و تەزویرێکی ژۆکۆی 12.5 کە سەدان هەزاری دەنگی هێزە ناڕازیەکانی تیادزرا. بۆیە پیان دەڵێن بەپێی هەموو ئیجرعاتەکان بەپێی ئەوەی کە ئێمە تا ئێستا ئاگامان لە کاروبارەکانی کۆمیسیۆنە هیچ خاڵێک لە ئارادا نییە بۆ ئەوەی بیسەلمێنێ کە هەڵبژاردننی 12.5 دووبارە دەبێتەوە لە 35. لە حاڵەتی ئاوادا بەڕاستی ئێمە دەتوانین بڵێن کە تەزویرێکی غەیری ئەوەی 12.5 لە ئارادایە و ئەوەندە ئێمە ئاگدارین لە ڕێ ئەو کەسانی کە ئێمە دۆستمانن یا ڕۆژانێک ئەندامی ئێمە بوون لە کۆمیسیۆن ئێستا ئیش دەکەن. ئەم کۆمیسیۆنە ئەگەر لە ڕووی نەزەری شۆ بێ کۆمەڵی ڕێکاری دیاری کردو بۆچی بۆ ئەوەی کە بەربگرێت لە تەزویر. ئێمە هیوادارین ئەو ڕێکارانەوەکو خۆی بچنە بواری جێبەجێکردنەوە. ئێرە ئۆفیسی سەرەکی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستانە منیش بەرپرسی ئەو ناوەندەم کە یەکێکە لە ناوەندە دیارەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەستگا گرنگەکانی ئەم حیزبە کارەکانمان ئەتوانین بڵێن بریتیە لە ڕاپەڕاندنی کارە هونەری و لۆجستیەکانی تایبەت بە هەڵبژاردن ئەوەی کە پەیوەندی بە ناوخۆی مەکتەبی هەڵبژاردنەوە هەیە ئەو پەیوەندی بە پەیوەندی نێوان ئێمە و ئۆرگانەکانی حیزبە و کۆمەڵبەندەکان بۆ نمونە لە دیاریکردنی بریکاری سەرسەندوق یا بۆ نمونە لە کاتی هەڵمەتی بانگەشەیە کە کۆمەڵێک ئیشی پێکەوەیمان هەیە. هەڵبژاردن خۆتان نەزان ڕەهەندی هونەری هەیە، ڕەهەندی یاسایی هەیە، ڕەهەندی سیاسی هەیە. بە دەرەجەی یەکەم ئێمە کاروباری یاسایی و هونەرەکەی لە ئەستۆ دەگرین و ڕەهەندە سیاسەکەشی بە هاوکاری لەگەڵ دام و دەستگا باڵا سیاسەکانی حیزب ئەنجام دەدەین چونکە هەر ئەم موقیفانەی ئێمە ڕەنگە سبەینێ برارێکی سیاسی لێ لەدایک بێ چونکە دیدگا هونەری و لۆجستی و یاساییەکان وا دەکەن حیزب قەرارێکی سیاسی با لەسەر مامەڵەکردن لەگەڵ جۆری هەڵبژاردنەکەیە.
کارەکانمان پێگاتووە لە چەند سێکتەر و چەند بەشێک کە هەریەکە و کارگێڕێکی ئەم ناوەندە سەرپەرشتی دەکا. ئەوەی کە هەیە من بڵێم لێرە زۆرێک لە وردەکاریانە کە ئێستا من پاڵێوراوی کۆمەڵی ئیسلامی کوردستانم، بەشێکی زۆری ئەرکەکەی منیش دابەش بووە بەسەر ئەو ستافەیە، بەتایبەتی ئەوانەی کە لە ئۆفیسی سەرەکی دەوام دەکەن و من سوپاسیان دەکەم بەڕاستی ماندوویەکی زیاتر ڕووی لێکردوون. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئەو پەڕیتوانایەوە لە خزمەتی خەڵکا بووە لە 6.2 دەنگەکانی پەرلەمانی کوردستانی هێناوە لە ساڵی 2013 بەس دیفاعی لە 100% خەڵکی هەرێم کردووە لە مافە مادی و معنەویەکانیان. بۆیە هیوادارین کە دەچن بەشداری بکەن ئەو مووقیفانە و ئەو هەڵوێستانەی کۆمەڵیان لەبەر چاو بێت کە لە چەند ساڵی ڕابردووە لە خزمەتی ئەوان نبوون و هیچ بەڵێنێکیان بەزایە نەداوە.